بەهار وەرزیژینە بۆ من کاتی ماڵەوایی، لە جیاتی بۆنی گوڵ لە چێژم ژەهری تەنیایی. بنووسم لەسەر کێلم کە کوژراوی یاری خۆیەتی، نەیبینی خێری ئەمەشقە بێجگە لە دەرد و ڕیسوایی. شەو گەردووە شەوم بێ با بمرم لەناو عەتری تۆ، بان و قمبم لەو چاوانە و بمرم بۆ ناو خەندەی تۆ. تێر باوەشکەم بە باڵات تا ڕۆحم تەسلیمەکەم، بەهەشتی من هەر ئێرەیە لەژێر سێبەری باڵای تۆ. کی عزیزە هەموو دنیا بوو بە ماچ و بوو بە پیاسەی ژێرباران، کەچی من دەستە و ئەژنۆ دڵم پڕی کەرێ و تۆزە. ئیمشەو سەر بنێمە سەر سەنگت دونیا هەرچی ئەڵێ بیڵێ، با بمرم لەناو عەتری باوەش پێشەوەی ڕۆحم جێم بێڵێ. ئەو دوو سێوەی سەر سینە قیامەتی من و عەشقی منە، با دووە ساتم نوقمی ماچ بێنە کامەر بە تەنیا بمچێڵێ. شەو بادوە شەوم بێت و لە باوەشدا فەنابم، لەناو عەشقت مەست و ڕەها لە دەرد و دنیا بم. تێر بمژەم دوو